لیژنەی تەندروستی و ژینگەی پەرلەمانی کوردستان وەزیری تەندروستی بانگێش کرد و لە کۆبوونەوەیەکدا باسییان لا دۆخی ئێستای کەرتی تەندروستی و قەیرانی دەرمان و نرخەنوێکانی دەرمان کرد و وەزیری تەندروستیش ڕایگەیان چاکساسیکردن لە کەرتی تەندروستیدا بەردەوامی هەیە و لا یەکەم کاریشدا بڕیارە کەرتی گشتی و کەرتی تایبەت لە یەک جیا بکرێتەوە. هەروەها باسی ئەو هەنگاوانەی وەزارەت کرا کە لەسەر دەرمان لەسەر نرخ و ڕاکانی لیژنەی تەندروستی پەرلەمان بە هەند وەرگیرا لە بابەتی نرخ دیارە پرۆسەی نرخدانان دەستی پێکردووە. باسی مەسەلەی مەساج کرا ئێمە بڕیارێکمان لە وەزارەتی تەندروستی دەرکردووە کە دەبێ سنتەرەکانی مەساج لە 4 ئەستێرە و 5 ئەستێرە بێت و ئەو بڕیارش چۆتە قۆناغی جێبەجێکردنەوە و پێم وایە ئەو مۆڵەتانەی کە تر تەواو ئەبێ مۆڵەتەکانی تر مۆڵەتی تازیان بۆ نوێ ناکرێتەوە. لە کۆبوونەوەکەدا لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان باسی لاکەمی پزیشکی پسپۆرت کرد لە قەزا و نەحەکاندا وەزیری تەندروستیش ڕایگەیاند کاوان چەند جارێک داوای دامەزاندنی پزیشکیان کردووە بەڵام ئەنجومەنی وەزیران وەڵامی نەداونەتەوە. ماوەی 4 مانگا پرۆژە یاسای جیاکردنەوەی کەرتی گشتی و کەرتی تایبەت لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. لە سەدا هەشتای ئەم مەساجانە بۆ کاری تر بەکاردێنرێت نەوەکو کاری مەساجکردن لەگەڵ وەزیرە مناقەشەی زۆرمان کرد و بڕیارماندا کە زیاتر متابعی بکەین و ڕێنمایی تونتر دەربکەین بۆ نەهێشتنی ئەم حاڵەتە بۆ ڕێگریکردن لە نەخۆشی و مەترسیانەی کە لیان دەکرێت و خاڵێکی تریش باسی دەعامی سیستەمی تەندروستی و کێشەی ناو بەڕێبەراتەکان و قەزاکان بوو کە زیاتر گرنگی پێ بدرێت. لە ئێستادا وەزارەتی تەندروستی باوکاری لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان دەستی کردووە بە ئەنجامدانی چاکسازی لا کەرتی تەندروستیدا و لە ئێستادا یەخستنی نرخی دەرمان و جیاکردنەوەی کەرتی گشتی و تایبەت دەست بەکارەکانی کراوە. وەزارەتی تەندروستیش دەڵێ تەواوکردنی ئەم پرۆسەیە 500 ساڵ دەخایەنێت. هێرشقادر NRT هەولێر.